خواردەمەنی و شیرینی شاژنە لە چوارچەوەی پرۆژەی گەشەپێدانی توانە ئابوووریەکانی ژنانە و ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان باوکاری ڕێکخراوێکی ئەڵمانی بۆ حەوت خانمی هەڵەبجەی کردووەتەوە. ئەوان دوای بینینی چەند خولێک لە سەنتەری گەشە ئێستا بوونەتە خاوەنکاری خۆیان. لە سەنتەری گەشە دەورەیەکمان بینی بۆ ماوەی دەڕۆژ 15 نەفەر بووین بۆ 7 نەفەرمان ئەم دوکانەیان کردو. زۆر سوپاسیانەکەین لە ڕێکخراوی PDOی. زۆر باشە بۆ ئەوەی کە هەموو گەنجەکانمان لە ئێستایا بێکارین لەبەر ئەوەی کارکەن و بکەونە سەر ئیش و کاری خۆیان. ئەگەرچی زیاتر کاری خانمەکان دروستکردنی جۆرە جیاوازەکانی شیرینیە، بەڵام ئەوان خواردنە کوردەواریەکان و خواردنی بۆنە تایبەتیەکانی هاوڵاتیانیش بە پێی خواستی هاوڵاتیان دروستەکەن. ئێمە بۆ خولەکەمان شیرینی بوو، بەڵام ئێمە پێمان خۆش بوو کە خواردنیشی بۆ ئیزافە بکەین. خواردنەکان خواردنی کوردیە، یاپراخ، بریانی، کفتە، ئەو جۆرە شتانە دروستەکەین. شیرینیش هەموو جۆرە شیرینیە، کێکی بۆنەکان، ئەو جۆرە شتانە لێرە ئێمە دروستەکەین. ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان دەڵێن لە هەڵەبجا کەمترین ڕێکخراو کار دەکەن. پێمان باش بوو بیکەینە زۆنێک لەو زۆنانەی کە ئیشی تێدا دەکەین. پێمان وایە دەتوانین پشتیوانی لە چەندین کچی گەنج بکەین کە لە ماڵەوە و کاریان نییە. پێمان وایە ئەتوانێت پشتیوانی کۆمەڵێک لە گەنج بکات و بەتابەتێ و کچە گەنجانەی کە زۆریان لە ماڵەوەن وە چانسی ئیشکردنیان زۆر کەمە. بەجیا لە کچان ئێمە بۆ کوڕانیشانی با بڵێن لە چالاکیەکانی خۆمانەوەکو پیدیۆ کراوەیە، ئەنێوەنێت تەنها بڵێ بەس ڕێکخراوەکە تەنها هەر لەگەڵ خانمانە لەگەڵ ژنان و کچانە ئیشەکە. لەبەرەوە یەکێک لەوەی کە ئێمە گرنگیمان پێداوە گەنجانە بە شێوەیەکی گشتی کە بتوانە بەشداری چالاکی و ئەکتیڤیتەکانی ئێمە بکات. خواردەمەنی و شیرینی شاژن لە کاتژمێر 8 بەیانی بۆ 11 شەو کراوە دەبێت. ئەو خانمانەی کە لەم شوێنەدا کار دەکەن ئەوان چاویان لەوەیە لە داهاتوودا لە ڕێگەی کارەکانیانەوە داهاتی تایبەت بە خۆیان بەدەست بێنن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.